شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری بووە کە بە پشت و پەنای خەڵکی ئازادیخوازی کوردستان هەڵگیرسا و بووە بە پەناگەیەک بۆ کوردەکانی هەموو پارچەکانی دیکەی کوردستان. محمود محمودی لە ساڵی 1963ەوە چۆتە ناوڕێزی پێشمەرگە و بە درێژایی شۆڕش بەشدار بووە لە خەباتی چەکداری بۆ بەدیهێنانی مافی گەلی کورد. ئەمە قۆری قەڵاس، ئەمە قەدیم هەوارەی بابا پیرمان و دەگەڕی مەسەی لە عێراقا ئەم ژمە خوازە لێ قەومی خۆم وتی حەز ناکەم دۆستێ وهێن بگەڕێەوە زگوردی شێژن بێری تو دانیشی ماڵێکی و بیۆ زیندەیەکێک بێ. ئەو ساڵێ هەر بەهار و تەماکۆم کرد و تەماکۆم هەڕۆ ناو هاي جهات مهرجة خم كرو حراسي الشو بس ما بيكون لولا ما حزباتي عملا أو لا حزباتي مكرتك خلقه ما هو كوريا أبو كان ورشك إن أمري بوياختي أو حزباتي كر خويجنا غير اللي بغاه إني أنا هاوست إني برنامج شابة كل اللي أنا هاوست وأنا بيتشاورنا كده هاوست هەڵە جا بڵاومانە کردو من داوا دەستی خەڵک دوای ئێوە تا پێشەنگەی پێ مەنام سەفا هاتوو کەوتینە حیزبایەتی کردن و دوای گەڕانەوەی مەلا مستەفا بارزانی و پێکهێنانی هێزی پێشمەرگەی کوردستان هەستی نەتەوایەتی دەکەوێتە ناو کۆمەڵگەی کوردەواری و مەحمودیش وەکو زۆربەی خەڵکی کوردستان دەست دەکات بە هاوکاریکردنی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان و پاش چەندین ساڵیش دەچێتە ناو هێزی پێشمەرگەوە. بۆ قورئانە ئابوونۆم لە مەرکەزەکە وەرگرتیە پۆلیسەکان نەیانزانیکە بە ڕێوەی گوزارشتیاندا وتیان ئەوە پۆلیسی شەوە بووە پۆلیسی شەو حرەزی شەوە فڵانە کەسی کوڕ فڵانە کەس ئەلئانە حزبایەتێکە هەرچی پۆلیسە مەرکەزەکە ئەوە دەسواقی بوو لێوە حکمیان نوویستا و بیگرن و فۆڕەن بێرنێ بەغا کەلەمچێکە بێرنێ بەغا پێشوانەکە حیزب هینی پیاوێکی بوو لێ ئەو بەغا هەر لەوێ کارە بیشتێ بۆیە فۆڕەن خەبەرێدا ئەو پیا دەرکەرە دەرەوە خەبەریان داوت منیان دەرکە دەرەوە هاتمە دەرەوە تفەنگی خۆ بۆ دەستمە و هینی حرەسی شەو پێنجقارێک بۆ دەستەوە هەڵمە دەرەوە هاتمە دەرێ هاتمە دەر بووم پێشمەرگە و تامانم کەژوو جووە ڕمە گەشەنەی باخەکۆن لە گەشەنەی باخەکۆن چەند ساڵ جوابمە دوایەوە ڕیمۆ مەفۆزاتێکە هاتمە هەڵەبجەی لە ڕەویجە بۆردمان کردی ئایزان دامانەوەکەش ڕیمۆ سەرگەت دوو سێ جار جەیش هات هەر بۆ ئەو پردی زەڵمە بکاتەمە بۆ هەڵەبجە ئیسێ ڕێمان نەدا دەستجێژ نێتوانین لە جادەی قیرلا بگا لە جادە نێتوانین قیرلا بووە هەروە جادەی قیرەشە بادە تا هەڵەبجە و گەڕایەتەوە نێتوانی بێتە هەڵەبجەش لە چەند میزڵما بریە گیریا سێ ڕۆژ چوار ڕۆژ لەسەر یەک هات بکاتە مڕات ڕێمان نەدا ئەو ڕۆژی ئاخرەمینە تانگ ها زۆری کرد و هاتە ئەم بڕۆ ئەو لێ نەریا و لەبەرەوە تانگ هات کەوتە شوێنمان بچەقێ دەی ئەو تانگە چەقی ئەسکەرێ نەهاڕۆ هەڵەبجە هەر هینە قافڵە هات تازەری لە هەڵەبجە ڕێز پێردی زەڵم و لە سێساق هاتە پردی زەڵم و یەکانگیرە بوون و ئەڕین و جوایە نەکرد ئەوە ئەوە شەڕ ئەوە ویە کرد ئەیزە لۆدا ئەمە ئەڕین بۆ خەرەداغ و نابەری سێساق و ئەسکەریا ئەڕین بۆ خەرەداغ بۆ شەڕ بۆ چەمچەماڵ چەمچەماڵمان گرتەوە خەرەداغ گیریاوە بۆ شەڕی دەربەنێخان کردیا دەشەڕی کوێ نەکریا. پارێزگاریکردن لە خاکی کوردستان ئامانجێک بووە کە وای لە مەحمود مەحمودی کردووە لە پێناویدا ژیان و بەرژەوەندی کەسایەتی و خێزانی بۆ گرنگ نەبێت هەروەها بە بەشداریکردنی لە خەباتی چەکداری هەوڵ بدات بۆ بەدیهێنانی ژیانێکی ئازاد بۆ گەلی کورد.
وەڵا باوکم قسەی بۆ من کردوتی براکەتان چووە سەعودێ و لە ناو پێشمەرگا خدمەتەکە. ئیتر منیش هەر نەمدی و نەمەناسی تا مدەتێکی پێچ و ئەوە کەمێ گەورە بووم چیکم فامی براکەم هاتەوە سەرێکی دا لێمان ئەو وەختە ناسیم ئیتر چووە نەهاتۆ تا وەختێک زەخمی بوو پێکیا. ئەو وەختێ پێکیا ئیتر من گەورە بووم قەشەنگ زانیم باوکم خۆی چوو بە شۆنیا لە مەهاباد و لە نابوو بەستەری بوو. وەختێکیش ئاوارە بوون هاتن 2 دەحفە من هەر خۆم چوونە سەیاز چوون بۆ مەلاقاتیان. تر مدەتێکی پێچ و دوای ئەوەیشە ئیتر ئەوە بوو کەفتە ئەو ڕەشت و مازندران و ئەو جێگەلە افتخارمان ئەزکێک ئێژن وەختی ئێژن خۆی شک فڵانە کەسی ئێمە حەزی پێکەین فرە حەز مەکرد فرە افتخار مەکرد پێی کە برایە وە جۆرمە هەست. ئیتر هێمە لە شەڕاوین دەرکوت تەقێ بووە توێ شەهرەکەتی پێشە بڕۆین هەنارمە بۆ قەرەداغ هەنارمە بۆ قەرەداغ تەنیا وتیان شێ بڕێ لە بێسەڵمیان کردمانەوە ڕۆ چ هەر مەدانی قابڵە سلێمانی هەڵ بۆ هین بڕوە بۆ دەربەنێقان عادەی 10 نەفەردان ئەلعان وەم لاشانە گەژەیەکەن ئەڕۆنە ئەو قوتە بەردە لێوات دەتان دانیشن ئێمەی لەرا دانیشن تەقەن نەکەن تا تانگ دێتە بەردەستی ئەو پۆسی بەرگە ئێمە لەرا دەقەی لێەکەین بەڕۆدوای لێ برن هەرچی کوژی هەرچی گیریا هەرچی دەرچوو قافڵێ نابود بوو مڕین ئەسلاح مەزرامان جەمە کرد تا دەسوورێ برین بڕۆی بێنەوە بۆ بیارە یا بێنەوە بۆ سەرتەک درەنگێک و تڕوینە باخەنارە و بۆزەکە لەوەڕۆ چکاران لێوە تێنەبان وتم کوڕە کاکە مەمان کوژە بۆ خوادرێ لەقەکەی بیارەی هاتینەوە هاتیوتیم چێوتی حەمەشە بەرانی قەرارێ لە خۆشکە بێت دەبان و بێدە بانی بەومان لێ بگرێ بانی بەمەی گردێمان تەسلی ئەم مەقەڕە تەسلیم بەشەی بێ هیچمان بۆ ناکرێت شی بڕۆنە بان بەوریچە ئەوە بۆڕوە ساردە زووسانە کەوتینە ڕێ بۆ بانی خۆش بانی بەموو تا ڕێنەبانی بەمەگەشی لە هەفوگۆ کەوتونە سەرمایە هەر ئەومەزانیان بگەنە بێلولە گیریا جاشی مەیان هاتێ بۆ بێلولە خرمە دوو دەسە ئێمە ڕینچی لە تەقەس و نەهیچێک و ئەمە ڕینە تا ڕینە سازان کرمانە ڕێنەبان ئەو شۆلیۆنە بەیانی وتی دەسە بەشی کرد وتیان دەسێشێ لەرەوە بڕۆ شانە بۆ بەرامبەری هانە سۆرە و دەسێکی لەرەوە بڕات لە خوارەبۆ چاوی بەوە کۆچەک و دەسە بەشمان کرد تا ئێمە دەسە بەشمان کرد ئەوان ئەرە توچوار عەبدوڵڵا هاتەوە شیاونە بۆ سلێمانی ڕوونە بۆ سلێمانی وای باوکم پیاوێکی زۆر زەحمەتکێشە پێشمەرگایەتێکی زۆری کرد لە تەکەی بەحسیا جەنگی ئەیتر زەحمەتێکی زۆری کێشا بۆمان و ئەو کاتە کە من بیرم بێت خۆم لە ئەوەردوگا بووم کە بیرم بوو دوای 6-7 ساڵ کە دایکمە گەڕاوە بمان ئەو ئەم باوکتانە زەحمەتێکی زۆری کێشا و شەڕەکات و تەکی بەحسیا و مژ افتخارم پێ کرد کە بۆ کورد شەڕەکات و تەکی بەحسیا شەڕەکە زۆر افتخارم پێ کرد کاتێکە گەیوکمان باوکم زامار و بردیانە بیمارستان لە کرماشانە ئەوڵ لە پاوە دوای سابریانە کرماشان و پانسمان و شتیان کرد تا ئەم باوکمانە خاص بووە و وەختەوان هاتنە ئێران من لە ڕەشتا بووم و تا گەورە بووم چوومە مەدرسە دایکم قسەی کردی و دێتی باوکو پێشمەرگەوە و زەحمەتی فرێ کێشاوە بۆتان و من تەنیاومەوە و گەورە کرێ لە چادرا و ئێ وەختی زەخمی وات لە هاوردیانم بۆ بیمارستان و
عملیاتیان کردیەوەم لە ئیتر وەختە بزانیم بەوە دایکم قسەی کرێ و بۆمان و افتخارمان پێ کرد و حەقی کووردا دەفای کردیە و نەیەشتێ بێگانە بێتە ناو شارێکمان و ئەیان و باوکمان کوانێ ئەموو باوکتان وا لە پێشمەرگەی ئەیان و پێشمەرگەت چییە؟ تم پێشمەرگە واوە کەژەوە شەڕەکە بۆ کوردیاتی حەولەدا بگەن وە کورد بگەورە بیە بچێتە بان و لە ئاردوگاوین و ئێتە ئەم مناڵانە خۆم سەرپەرستیانم و وەخێکم کردن و گەورەم کردن و باوکیان هاتۆ ئەو کەنچکمانە گەورەی دایکە باوا هاتۆ تم ڕۆڵەوە باوان نییە ئەوە باوکتانە تی ئێوە چییە باوکی خەڵگشتی هەموو ئێوارەیە تێتۆ باوکی ئەمە ئەوە نەدرەنگ تێتۆ تم دەی باوکی ئەوە پێشمەرگەی واوە کەژە ڕزگاوا لە بیر بە باوکم هاتۆ خوا ئەیزانێ دایکمی واگرتە باوەش ئەمە پیاوە کێ دایکمی واگرتە باوەشۆ بەخوا کەنیشێکی نیابانی ڕانی هەری قونانتم بەخواشێ منی ژەڵ قونێنی ئەمە باوکم چۆن ئەگێت باوەشۆ بووم بە پێشمەرگەی هیچ ڕادی نەکرێەوە لای منەوە ڕاست خۆشە خۆم مەو کەژێکەوەمە بەهارێ زەویەکە مەگردەوە ئەبی کۆ تەماکۆ وەلێک مەکینم بۆ نەڕوە مەگرم و تەماکۆ تر جێم هێشت پاییزێ وەختە گڵاشکەین توتن و ئاو دێرانی گشتێک کرد و ئەیاوەرە ناو ئەمانە لە ڕەزیان فرۆشت بۆمان و پۆڵەکەی بۆ ئاردێ بۆ خەرجمان ئەمە خەرجی خۆی بوو وەستەی خۆیان درێڕەوە وە بێ خەرانیەوە بێ خۆمە گیانی خۆم شما کردەوە کاسیوانە کرد بۆ خۆمە پیرۆزە حسێنی خێزانی مەحموود لە هەڵەبجە لەگەڵ مەحموود ژیانی هاوسەرگیری پێک دێنێت و سەرەڕای ئاوارەی و تەنیاییە و ساڵانە هیچ کات ڕێگر نەبووە لە مەحموود بۆ بەدیهێنانی ئاواتەکانی و لە نەبوونی ئەودا ئەرکی گەورەکردن و بژێوی منداڵەکانی لە ئەستۆ گرتووە. ئەو ساڵانێکی دوور و درێژ لەگەڵ هەموو کەم و کوڕیەکانی ژیان سازاوە و هۆکارێک بووە بۆ ئەوەی مەحموود هەست بە نەهامەتی لە ناو خێزانیدا نەکات و بەورەیەکی بەرزەوە درێژە بە ڕێبازەکەی بدات. هاتە ماڵی باوکم و لە ماڵی باوکم ئاشنا بووینەوە یەک و باوکم منی داوە ئەو دەیتە هیچمان نە و هەڵسان چوین بۆ بەشارەت چین بۆ دووجەیلە لە دووجەیلە بووینەوە زایحی پیاوێ تەماکۆ کێڵی و پەموکێڵیمان کرد و لەوێ دانیشتین دەوری ساڵێ ئەدە بۆ خۆی لەوێ هاتینەوە هەڵەوجە ساڵێ دو ساڵ لە هەڵەوجە ماینە بۆ حەسحەسی شەو لەوێ هەم دیسانەوتی پیرۆز دەرەچمە دەرۆ بۆم ناکرێ ئەشە بوومە پێشمەرگە ئێمەشتم ئەویەوە پێشمەرگە ئێم دوو مناڵەت چی بکەین بێ نان و بێ ئاو و بێ هیچ و وتی دەی وەڵڵاهی ئەمەش وەکی ئەم هەموو خەڵکە وەکی ئەم خەڵکە چۆن ئاواداگێ دەشت هەرچەند خڵەن جانم تا دوومان سێمانە هەر دایەکە تفەنگەکەی برد و ڕۆی ئێوە کەژەوە ئێمە داماگی و تووتنکێڵی و هاتمە عەنە و لای میمخەجێ لای میمخەجێ ئەچینە گەڵاشکێنی تووتنمانە کرد و خەرجی خۆمانمان دەرەهاوە گوێ مناڵم بووە تەق و تۆق و هەڕاوبەز ئێمە بارمان کرە گەچێنە بارمان کرە گەچێنە ساڵێ دو ساڵ لە گەچێنەوین و ئەم دایەکەژ و ئیتر نەیەزانی مناڵی هەزیانی ئەسیتە هەروواوە پێشمەرگە واسە دەکەڕەوەتمان مەچۆ کورە پەکمان ناکەوێت لە حەکوێ زیندگی بکەین زیندی ئەوێ بەخوا تازە من چەکێکە هەڵم گرت کە تازە ناتوانم داینێم ئەمە لە ڕۆژێ گرتمان ڕەبایەیەکمان گرت بۆتە ئەسراحەکانمان هەور لێ دەستێنن و هەوڕمانە دەرباتینم چۆڵمان کرد دامانەوە بڕۆ بۆ سەرچاوی باوەکۆچە پۆلیسخانە لەسەر هات و ئەسکەری دەرەوە هاتری ئەمەمانە گرت ئەم ڕەبایە هاتینە دەرەوە ڕەبای حاجی ڕەوف
حزم كم كم مرة كم كيو كلفتم سيمان ريوا كلفت ريوا سربل شو بيرك وتو كم بابا يعني معاون مثل نور هاتسو مش نورا ما أروم شريك مدام كلفتم زان شيكن شامبرو مرة خسيان بقول هاتم حدودك لحدودك مرة كان بينه برو روما أورد بما كلفتم لكن كم كيو كلفتم لا سربيال لين داریم چند کو کلفتو جیگه چهره نخوش و چادرتون برای ما بیجاز نبرن او جورا بردی خانه ما او تیو ملیان باران بواری هاتم ریمه در ریبنه جولا شش عورا ریبیتو چی بیسمیان که گوش بیاره دو بونگو هوا را که فلانه که لید بیاره دبانیه کن تی هم لیم دا ریمه تا هاتم سواری ماشین بوم ریمه تو بیت ویله نتولد نیروی کوته زره هادین لما دارین اساتیس رونه برزن تیان داشتن سه چهار ساعت کن دو سه چهار ساعت ما کوتیان شيء بياني برونا ام اوایگی چول های ولی ام داری ام کجا برونا ام اوای دانشنو تا صحة زوهي حمله كان بساتيس سجل حمله بيكرياو نجرياو برونا ساتيس بيرنو سرتي شاخكة آواسة أم ديو عمر آغاز أو ديو سرتيزة أم ورا معسكر جواتيا أم ليشو معسكر جواتيا أم شانيجة أشانيجة آواسة هيلرا تولانيجة رباية كشريس أو يالا لما دار رينو أو شوي جهر بار أواري بور واري رين هذا من كنا بدرك بردي كويتن نزيج سنغرا كان بوينو توب خانه هشربية تاكل نجيبونه بس ما كل فن من نزيج بين سوالي أني حملها توب خانه ويسا خمان كشاونا سنغنا شيء فريش لو بدبوه سنغري فريش خرجانك مش بردك خرج جامع قيب بردان تاد حلق جامع قيب برمو جوا شربية قاتم هاو كوت وبني بردك كيش جنبو من أي بورا وخناخ يو تونغ أو برمو كتا سو تاعت مسبان وكولا بشكل ما ولا بس تزي قابو وسائل بمارسان تيم نياو كيش مهارة بدأت يخم أو قاسمة وراك يشاغا هلا بربور أي قرتم وخناخ يتوانغ كتا وهلا هات من خون برزكردو قاسم برزكردو تا وان بيك شتكم دا وان بيقول كدار رقم كت يصير يا بيشام أي خواكا شيء دور ما نما متمر برار ما تشيبكم بوخر عنده جارب شكم برا خم كرم ده بقوم هذا زي دشمن خراه زنجي بام مرتيبكم هذا شان هميزم داينا يعني خوا كانوا أحمن الرحمينه باش كمية شهر ما ده بريه هاو دامو تيم خري كي كرام ده بيعمل لك بيكام ودي مهان ليا كريجا إيجا واتيا كريجا عبابيلي عثمانينا بيجا عثمان قال محمود بيجا وزلوا شلاك وتي برم بيرنيبان ولا شاي جماعتي وكل إيش أواتي ويكا هني أم عسكري جنو أم عسكري أم يلا أوادا آدمو أفلاق زوجتي وأسمعه أو ريبانو هرون مزاني سيان هات نخوار أو أصبانو كركي ناخي محمينو هيك بان شاري هات نخوار أولين قلتين هاو دنيا نخوار كي نخوار سجادة بو ماشينا بو هاو دنيا حاجو مران هاتين حاجو مران ده حاجو مران تبرا ما بيانون بويران هم چاودراتو هم بالشكاو هم قاسكاو وني بويران هم ماشين بارني هارني نيران هارني مهابات بنوار بين خالني دور مهاجر كل جانو جرجم زخوا ولوي دور مهاجر جرجم زخوا ولوي
پەیەکی و بمێرە و لە کاڵی گەنداغە پە تۆ مەردە و بۆیە پەی تۆ مەردە و بۆیە ئەو لە تۆزەوترە. دوای برینداربوونی لە شەڕی سەرتیز، مەحموود مەحموودی چەندین مانگ لە نەخۆشخانەکانی مەهاباد و پاوەدا دەمێنێتەوە و پاشان دەچێت بە دوای خێزانە و منداڵەکانی کە لە کەمپیانزەل نیشتەجێکرابوون و تا کۆتایی شۆڕەش لەوێ ژیان بەسەر دەبات. مەحموود و بنەماڵەکەی پاش کۆتایی هاتنی شۆڕش لەگەڵ چەندین بنەماڵی تر ڕادەگوێزرێنەوە بۆ باکووری ئێران.